فەرهەنگی وشەکانی ئەدیبانمان پڕپڕە لە ڕەگەزەکانی سروشت و ژینگە. یعنی بۆ نمونە لە شعری عیرفانیان نێرگس هێمایە بۆ چاو، هێما نییە بۆ گوڵی ئاسایی. گوڕی بەهاریە ئێستێکە شاخ و داغی وڵات، پڕە لە لالە و نەسین و نەرگزی شەحلا، لە گرمەگرمی سەحاب و لە هاژەی باران. ڕنگدانەوە و کاریگەری سروش لە نێو شعری شاعیران بەگشتی و لە لای سافی زۆر دیارە. ئەدەبی کلاسیک کە ئەتوانین بڵێن دەستپێکی ئەدەبی نووسراوە و لە هەموو ئەدەبیاتی دنیاە یەکەم دەستپێک بە ئەدەبی کلاسیک دەستپێکە، بۆیە بە ئەدەبێکی ڕاقی بە ئەدەبێکی بەرزدا ئەندێت و ژانرەکانیش ئەتوانین بڵێن زیاتر شعر پەخشان بووە، یاخود شێوەی ئەگەر پەخشانیشی تیا بوو بێ لەسەر ئاستی دنیا بێگومان ئەوە بە شعردا ڕێژراوە. بەڵام لای خۆمان زۆرتر با بڵێن ئەتوانین بڵێن یەکەم شاعری کلاسیک کە بابەت تایری هەمەدانیە بە شێوەی چوارین شعرەکانی نووسی و دواتر قۆناغ بە قۆناغ، هەنگاو و هەنگاو تاوەکو ئەدەبی کلاسیک لە سێ کوچکەی بابانە یاخود لە میرنشینی بابانە ئەگات قۆناغ بە قۆناغ ئەتوانین بڵێن هەر دیالێکتە و ئەدەبی کلاسیکی خۆی بەرهەمهێناوە. ئەو شاعیرانە کە لەناو ئەدەبی کلاسیکای ئەگەر دەستپێکەکەەوە گوتمان بابەت تایری هەمەدانیە، دواتر لە کرمانجی ژوور و دیالێکتی کرمانجی ژووری و دەستپێکەکان مەلای جزیری و ئەحمەدی خانی و دواتری ژیەینە ناو دیالێکتی گۆرانەوە کە بێسارانی و مەولەوی و ئەحمەد بەگی کۆماسی و دواتریش دوڕەوتەکەی کە میرنشینی بابان و شاعیرانی کلاسیکی کرمانجی ناوڕاستە بە نالی و سالم و کوردی و هەتا دوایی کە ئەتوانی بڵێن ئەدەبیاتێکی فراوان و لە ڕووی زەمەنەوە لە هەمویان زەمانەکەی وەگەڵە درێژ مەوداتر کە تا ئێستاشی لەگەڵا بێ ئێمە ئەو ڕێچکەیە هەر بەردەوامە. بۆیە ئەبینید لە بەشەکانی تری کوردستانیش ئەدەبیاتی کلاسیک لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەکانی تر لە کۆیە لە کەرکووک شێخڕۆزای تاڵەبان، ینی ئەدەبیاتێکی وەگەڵێ هەمە ڕەنگ و هەمە بوار و فراوانەوە شێوازی ئەزمونکردنی شعری جیاواز لە ناو ئەدەبیاتی کرمانجی ناوڕاستی بێگومان کلاسیک هەیە. ئەگەر لەوە دەستپێکەین پەیوەندی مرۆڤ لەگەڵ ژینگەوە شاعیر یا ئەدەب لەگەڵ ژینگەیە دیارە پەیوەندیەکی زۆر تونند و تۆڵە و ئاوێزانی پەیوەندی مرۆڤ بە سروشتەوە شاعیر بە سروشتەوە تا ئەندازەیەکی زۆر شتێکی دانەبڕاو نەبووە لە ناو پەیوەندیەکە، بەڵکو هەموو ئەو ڕەگەزانەی سروشت لە ناو هۆنینەوەی شعرەکانیانە چ بە شێوەی ئیستاتیک، چ بە شێوەی هونەری، چ بە شێوەی پەیام و گوتار و جیهانبینی ڕەگەزەکانی سروشت و ژینگە لە ناو شعرەکانیانە هەبووە. بەڵام ئەوەی کە بۆ نمونە شاعیرێک بێت ئەدەبی ژینگەی بنووسێ بۆ و جیهانبینی و تێگەیشتنەی کە ئەمڕۆ ئێمە بۆ ژینگەزانی و ژینگە پارێزی و هۆشیاری و ژینگەی هەیە، پێم وانییە شتێکی وە ینی ئەوەندەی هۆشیاریم هەبێ. بەڵام لە ناو شعرەکانیانە لە ڕاستیە ئەوەندە وەگەڵە ڕەگەزەکانی سروشت ئامادەگی هەبووە کە ئەوەی ئەم سەردەمەی ئێستامان بە ڕوخێنەری سروشت بە داگیرکەری سروشت بە کرێدانی سروشت و زەوی ئەیبینینەوە لە لای ئەوان حەزوری نەبوو، ئامادەگی نەبووە. بۆیە تێکەڵایی ڕۆحی شعر بە سروشت لە ناو شعری شاعیرەکانمانە کلاسیک بە تایبەت زۆر زۆر بە قۆڵی بە چڕی بە تێگەیشتنی نەرم لە ڕەگەزەکانی سروشتەیە، هەرچەندە لەگەڵ هەموو ئەوانەشە
ئەتوانین بڵێن جۆرێک لە مرۆڤ سنتەری هەبووە بەڵام نەک ئەو مرۆڤ سنتەری کە ئەتوانین بڵێن لە فەلسفەی مۆدێرنە ئەبێتە وەگەڵێ ڕێچکەیەک بۆ ئەم کارە ساتەی کە ئەمڕۆ مرۆڤ و ژینگە و ماڵەکەمان جیهانەکەمان گیرۆدەی بووە بەڵکو ئەوان بە پێچوانەوە مرۆڤ سنتەریەکە لە ڕاستە جۆرێک بووە لە تێگەیشتن و جیهانبینی بەشێکی زۆری ئەدەبی عیرفانی سۆفیگەری ئاینی کە مرۆڤ ئەبێ بە سنتەر و خوا مرۆڤی کردووە بە جێنشینی خۆی بۆ ئەوەی زەوی ئاوەدان کاتەوە نەک بێ ڕوخێنێت ئەو جیهانبینیە ئاینیە لەناو ئەدەبیاتی کلاسیک شاهەبوو بۆیە ڕەگەزەکانی سروشت بە شێوەیەکی نەرم بەکارهێنراوە بۆ وەسفکردن پەسندکردن بۆ بەرزکردنەوەی بۆ نمونە یار کە ئەمە بۆ نمونە لە لای نالی زۆر بە ڕۆشنی لە لای شاعیرانی ترمان زۆر بە ڕۆشنی بۆ دەرخستنی خۆشەویستەکانیان سوودیان لە ڕەگەزەکانی سروش بینیوە بۆ جیهانبینیان سوودیان لە ڕەگەزەکانی سروش بینیوە بۆ ڕازاندنەوەی شعرەکانیان لە ڕووی ئیستاتیکی و ڕەوانبێژیەوە بە هەمان شێوە لەبەرەوە فەرهەنگی وشەکانی ئەدیبانمان پڕپڕە لە ڕەگەزەکانی سروشت و ژینگە کە ئەمە جوای کردووە جیهانبینیان بۆ بواری سروشت و ژینگە جیهانبینیەکی زۆر هەمەلایەن هەمە ڕنگ هەمە بوار بێت و ئامانج و ئەرکی جیاواز بجێڕێت. ڕەنگە لە هەموو ئەدەبیاتی کوردیە لە هەموو ئەدەبیاتی کوردیا و تایبەتی ئەدەبیاتی کلاسیکە شاعیرێکمان دەست نەکەوێت بە هێندەی مەولەوی کە باسی لە سروشت کردبێت لەبەرەوە مەولەوی لە لووتکایە هیچ شاعیرێکی تر ناگاتە مەولەوی لە باسکردنی سروشتا بەڕاستی ئەگەر چی یەک تێبینی گرنگ پێویستە لێرا بڵێن ئەوی ژەوەیە ئێمە ئەگە بەپێی قوتابخانە ئەدەبیەکانی ئەدەبی کوردی سیرکەین ئەدەبیاتی شێوەزاری گۆران بەگشتی یعنی ئەوەی با بڵێن لە خانای قوبادی و پێش با بڵێن هەر لە مەلای پەرێشان و پێش مەلای پەرێشان و ئەوانەوە لە کۆنەوە دەست پێ کاتە تا ئەگاتە خانای قوبادی و سەیدی و بێسارانی و مەولەوی و ئەمانە هەمویان باەخیان بە شعری سروشتی داوە بەڕاستی بەڵام ئەتوانم بڵێن لووتکەی ئەم بایەختانە و لووتکەی ئەدەبیاتەکە لە ناو هەموو قوتابخانە ئەدەبیەکانی ئەدەبی کوردیا چه ئەدەبیاتی کرمانجی ژوور و چه ئەدەبیاتی کرمانجی ناوەڕاست نالی و هاوڕەکانی چه ئەدەبیاتی شێوەزاری گۆران ئەتوانم بڵێن شاعیرێکمان دەست ناکەوێت بەقەت مەولەوی بایەخی بە سروش داوێ بەڕاستی و ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە مەولەوی بەڕاستی هەر چوار وەرزەکەی ساڵ بەگشتی چ بەهار چ هاوین چ پاییز چ زستان زۆر جێگەی بایەخمون لە لای و ئەتوانم بڵێم شاعیرێکی ترمان بە دەگمەن دەسەکەوێت وەکو مەولەوی کە توانی بێتی بۆ هەر چوار وەرزەکەی ساڵ بەو فراوانیە شعری وتبێ ینی ئەگەر بۆ مەولەوی چەند مەولەوی ینی ڕەنگە زیاتر لە 15 شعری زیاتر هەبێ بۆ بەهار ئەگەر بڕۆی سێرکی بە هەمان شێوە 6 شعری هەیە بۆ هاوین هەیەی بۆ پاییز هەیەی بۆ زستان ینی هەموو دیمەنەکانی ئەتوانم هەر چوار وەرزەی ساڵی زۆر بەلایەوە جێگەی سەرنج بووە ئەگەر چی لە ناو چوار وەرزەکەش ئەوەش بڵێن بە شێوەیەکی زانستی قسە بکەین پاییز زیاتر جێگەی جوانی بۆ لە لای مەولەوی و زۆرترین شعرەکانی کە وتوێتی زۆرتر بۆ پاییزی وتووە. لە ڕووی مەبەستە شعرەکانەوە یەکێک لە مەبەستە شعرەکانی شاعری ناوبراومان کە مەلای جەباریە بریتە لە وەسفی سروشت لە شعرەکانی مەلای جەباریە ڕنگدانەوەیکی تەواوی هەیە بەسەر زۆرێک لە دەقە شعرەکانەوە چ ئەو دەخانەی کە تایبەتە بە سروشت و دیمەنە سروشتیەکان و چی ئەو دەقانەی کە لە دووتێی غەزە لە شعرەکانی یاخود ئەو شعرە ئەڤینداریەکانی بە هەمان شێوە دیسانەوە یاری چواندووە بە یان لەگەڵ سروشتا وێنەی شعری جوانی دروست کردووە و ئەتوانین بڵین سروشتی ناوچەی جەباری کە پێک دێت لە گردوبان و دەشت و دۆڵ و چیا و هەردە و هەڵەتەکانی ئەمانە کاریگەریان هەبووە لەسەر هەستی شاعیر و لەسەر ئەو دەقە شعریانەی کە شاعیر نووسویەتی
بەهار ڕنگدانەوەیکی تەواوی هەبووە بەسەر زۆرێک لە دەخەکانی مەلای جەباریە تەبان بیریشمان نەچێ مەلای جەباری زۆرێک لە شعرەکانی و ئەتوانین بڵین تەواوی شعرەکانی بە شێوەزاری ماچۆ یاخود گۆرانی نووسیوە کە وتمان هاوسەردەمی مەولەوی شاعیر بووە بۆیە لە شعرێک لە وەسفێکی جوانە بۆ بەهاری ناوچەکە لە دەخێکی شعریە ئەڵێت هەروەک لە دیوانەکەی هاتووە ساقی سادەیشی وەهار ئاماوە گوڵان سەرکێشان نەتۆی ساراوە وعدەی دڵگوشای عەردی وەهەشتن فەروەرەی سارا و سەرزەمین وەشتن شەونم دەسوەڕووی سەوزەی سونبوڵدا بولبول گوڵبانگی وەپەڕەی گوڵدا وادەی بادەی ناب سەیر وەهاران سەرزەمین مەزهەر لیقای دڵداران شاعیر لێرەدا وەسفی سروشتمان بووەکە کە چۆن لە وەرزی بەهارە سروش دیمەنێکی ڕازاوی هەیە گوڵەکان سەر دەردەێنن و خەڵکی بۆ بینینی ئەو دیمەنە جوانەی سروش لە وەرزی بەهارە ڕووەکەنە دەشت و دەر بۆ سەیران و بۆ سەفا و بۆ کەیف ئێمە ئەگەر بمانەوێ بە شێوازێکی زانستی قسە لەسەر مەحوی بکەین گومانی تیان نییە کە سروش لە شعری مەحویشە ئامادەیەکی زۆرتری هەیە بەڵام بە جیاواز لە مەولەوی ئەتوانین بڵێن لە لای شعری مەحوی سروشت وەکو ئامادەیەکی سربەخۆ کەمتر ئەبینرێ ئامادەیەکی سربەخۆ چونکە مەحوی ئەیباتەوە ناو سیستمی گشتی جیهانبینی سۆفیزمی خۆی یعنی بۆ نمونە ئەڵێ ئەرێدڵ بێشەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵچی بکە کە جلوەی گوڵ لە گوڵشەندانە بێ بولبول لە چڵچی بکە ئەرێدڵ بێشەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵچی بکە یەکسەر ئەیبەستێتەوە بەخواوە ئەیبەستێتەوە بە دنیاینەوە ڕاستە باسی گوڵەکە باسی بولبولەکە باسی ئەو ڕەگەزانە ئەکا و زۆر بە جوانیش بەکاری ئەهێنێ طبعا ئێمە گەر سیرکەین لە شعری عیرفانیە کەرەسەکانی سروشت ئەکرێ هێما بن ئەو تێبینیەکی گرنگە کە لە بیرم چوو بیڵێم یعنی بۆ نمونە لە شعری عیرفانیە نێرگس هێمایە بۆ چاو هێما نییە بۆ گوڵی ئاسایی بۆ نمونە لە شعری عیرفانیە بولبول هێما نییە بۆ باڵندە ئاساییەکە بەڵکو هێمایە بۆ ڕۆح ئەرێ دڵ بێ شەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵچی بکە کە جلوەی گوڵ لە گوڵشەندانە بێ بولبول لە چڵچی بکە مەبەستی لە تەنها مەبەستی بولبولی ئاسایی نییە ئەو باڵندە جوانەی کە هەیە ڕنگدانەوە و کاریگەری سروش لە نێو شعری شاعیران بەگشتی و لە لای سافی زۆر دیارە بە تایبەت بە پێی ژینگەی یاخود هەڵکەوتەی شوێنی لەدایک بوونێ وەی کردووەکە سافی کاریگەری سروشی زیاتر لێ بە دیار بکەی وەک لە شعری شاعیرەکانی تردا چونکە خۆی لە ژینگەیەکەت کە تاوەکو ئەوڕۆتاچی کوور بۆ گەشت و سەیران ڕوو لە ناوچەی هەیران و شەقڵاوە دەکەن ئەگەر کەسێک خۆی لەوێدا ژیا بێت و بەرکەوتەی ڕاستەخۆی لە مناڵیەوە تا گەورەبوون بەرکەوتەی لەگە ئەو سروشتە جوانە هەبێ ئەو هەمیشە ینی کاریگەریەکە زیاتر دەبێت بۆی ئەگەر سیر بکەین کاریگەری سروش لە شعری سافیدا هەیە بەڵام لەژێر پەردەی تەسەوفدا دای پۆشتواتە شعرەکە لەسەر جەستەی تەسەوفدا پۆشراوە بەڵام لە پاڵ ئەوەدا کەرەسەکانی سروش بە دیار دەکەوێتن حاجی قادری کۆی یەکێکە لە شاعیران و بیۆژان و ئەدیبانی نەتەوەی کورد کە بۆ زۆر مەبەستی شعری نووسیوە هەرچەنە زۆربەی شعرەکانی حاجی قادری کۆی ئەچنە چوارچێوەی شعری نیشتیمانی و نەتەوەی و شعری وەشاری و شعری وەشاریەوە بەڵام سروشت و ژینگەش یەکێکە لەو بوارانەی کە لە دیوانەکەی حاجی قادری کۆیە ڕنگدانەوەیەکی تەواوی هەیە حاجی قادری کۆی هەم لە نیشتیمان هەم لە غەریبی و لە دەرەوەی نیشتیمان کۆمەڵە دەقی جوانی شعری نووسیوە بۆ
سروشتی جوانی کوردستان بە تایبەت سروشتی جوانی کۆیە کە لە نێو شاخی باوەجی و هەیبەت سوڵتانە ئەو دیمەنە جوانانەیەکەونە ئەو نێوەندەوە لە کۆمەڵە شعرەکانی یاخود لە دیوانە شعرەکەیە چەند دەقێکی شعری بۆ ئەومە بەسەش تەرخان کردووە هەروەک لە دەقی شعری گوتم بە بەختی خەواڵ و دا حاجی قادری کۆیی دەڵێت گوتم بە بەختی خەواڵ و بەسەعەت و بی خودا لە خەو هەستە زەمانێ بچینەوە ئەولا گوڕەی بەهاریە ئێستێکە شاخ و داغی وڵات پڕە لە لالە و نەسین و نەرگزی شەحلا لە گرمەگرمی سەحاب و لە هاژەی باران چیایە پڕ لە هەرا و نەواڵە پڕ لە سەدا پڕە لە سەیل و لە گوڵاڵە و کانی ڕووی زەمین پڕە لە بەرق و بریقەی و بروسکەی جەوی سەما شکۆفە درهەمی شاباشی بای وعدە دەکا لە شەوقی مەقدەمی خەمڵی وەدار و بەردی چیا پیاڵەی زەڕی نەرگس لەسەر کەفی سەمین پڕە لە شەبنم وەک دووڕ و لولووی لالا. لێرەدا شاعیر کە مەبەستمان حاجی قادری کۆییە وەسفێکی جوانی سروشتی ناوچەکەیانەکە کە چۆن ناوچەکەیان لە کاتی باران لە کاتی بەهارە هەورەکان ئەگرمێنن لەگەڵ خۆیانە باران ئەبارێنن لە ئەنجامی بارانبارین و لە ئەنجامی هەورە گرمەکانە بێگومان سروشت نوێ ئەبێتەوە گوڵ و گوڵزار و سەوزایی تەواوی دیمەنی سروشتی ناوچەکە ئەتەنیە ئەمەوا لە شاعیرەکە لە بۆتەی ئەو شعرەیە هەستی جوانی سروشتی خۆی تێکەڵ بە دەقا ئەدەبێکە بکە و لەو بۆتە شعریا شعرەکە دەرببڕێ. پەیوەندی مرۆڤ بە سروشتەوە ینی پەیوەندیەکە لە ڕاستیە بەشێکی زۆری ئاچێتەوە ناو ئاستی تێگەشتن میتافیزیکێکە تەنانەت خواشکە وەسفی بەهەشت و وەسفی ئەو دۆزەخی ژەکات سوود لە ڕەگەزەکانی سروشت دەبینێت. شاعیرەکانی ئێمەش بە هەمان شێوە ئەو ڕەگەزانەی سروشت کەڵکیان لێوەرگرتووە بۆ شێوەی جیاوازی دەربڕین هەم لە باری ڕەوانبێژیەوە هەم لە باری چواندنی خۆشەویستەکەیان بۆ نمونە بە یار یاخود هەم لە باری شێوەیەک لە هونەر نواندنەوە کە ئەو مۆسیقایی لە سروشتا هەیە چۆن ئەکرێ بگوازرێتەوە بۆ مۆسیقای شعری بۆیە ئەو ڕیتمەی سروشت بە هەمان شێوە شاعیرەکان خواستیانە لەسەری ڕیتمی شعریان لێ دروست کردووە لەبەرەوە ئامانجی شاعیرەکان لە ڕاستیە بەپێی هەر شعرێگە گۆڕێ بۆ نمونە نالی شاعیر بە نمونە وەرگرین کاتێکە وەسفی خۆی ئەکات لەگەڵ کەرەکەیە خۆی بەراورد دەکات باشە ئێمە جیهانبینی مرۆڤی کورد بۆ کەرگوێ درێژ ئەوەیە کە تۆ باری لێنی ئەوەیە کە تۆ بەکارێنی بۆ بریندارکردنی کەسانی بەرامبەر لە ڕێگەی جنێوە بەڵام نالی شاعیرێکی گەورە کە ئیتر وەگەڵێت ڕابەری شعری کلاسیکی کوردی کرمانجی ناوڕاستەیەت ئەڵێ هەردووکمان حیوانین جیاوازیەکەمان ئەوەیە کە من گوێ کورت بوو تۆ گوێ درێژی بۆیە کاتێک کە وەسفی کەرەکەیەکات وەکو بوونەوەر تەماشای کەرەکەی ئەکات کاتێک وەسفی سروشت ئەکات بۆ نمونە وەکو بوونەوەر تەماشایەکە. ئێمە ئەگەر سیرکەین وەکوتمان ڕەگەزەکانی سروشت بە تایبەتی ئەو ڕەگەزانەی کە ڕەنگە زۆر جار مرۆڤی ئێستا مرۆڤی مۆدێرن زۆر دیقەتیتیانەکە بۆ نمونە شەماڵ بای شەماڵ بۆ نمونە زۆرە لە ئەوشتانە لە شەیری مەولەویە هەستەکەی بایەخێکی گەورەیان نەک بایەخێکی گەورەیانێ با بڵێن ڕەگەزێکی زیندون و لەگەڵ مرۆڤە با بڵێن پێکەوە تاواوکەری کاری یەکترین چونکە وەکوتمان ئەو کۆش گردون و سروشت بە سیستماتیک ئەبینە پێکەوە دابڕاو نایبینە بۆ نمونە لەو شعرەی کە ئاڵێ های شەماڵ چەند جار ڕاتەی کردنی چەند تەشریف وەلای یاران بەردەنی نە ئەم جارەژ من چون ئەو جارانن نە ئازیز وێنەی ئیفتەر یارانن دەی ساشۆ بوێر نەوسب سەحەردا چون دوی هەناسم و ئاوێردا ساتێ تامڵ کرد
بدیە درەنگێ ئانا میوینی ئاسمان ڕەنگێ. یعنی لەم شعرا ئەگەر دیقەتکەین سیرەکەین شاعر لەگەڵ ڕەگەزێکی سروشتا کە قسە ئەکات کە شەماڵە ئەسڵان نەک هەر قسەکردنیی ئاسایی بەڵکو وەکو دۆستێک دەردەدڵی بووەکە وەکو دۆستێک دەردەدڵی بووەکە و داوای لێ ئەکا ئەرچێکی هەیە بۆ وەکو چۆن کاتێکە کەسێک هەریکە لە ئێمە کاتێکە دۆستێکی جانی بەجانی هەبێ کاتێک هەست بە کێشەیەکەکە هەست بە باڵێن حاڵەتێکی ناسیەکە پەنابە بۆ دۆستەکەی خۆی و داوای لێەکە کە کارێکی بۆ بکە. ئەمیش بە هەمان شێوە سیرەکەی لێرە داوا لە شەماڵەکە کە چی بکە ئەڵێ ئەی بای شەماڵ کە تۆ چەند جار تێپەڕێوی ڕۆشتویت چەند جار تۆ تەشریفت بردووە یعنی سیرەکەی بە ئەدەب و ڕێزێکی زۆر تایبەتەوە لەگەڵ شەماڵە ئەدوێ و کۆیکە لە بەردەم مرۆڤێکی پیرۆز ئاوەستا بێ وەکۆی لە بەردەم مرۆڤێکی گەورا وەستا بێ. یعنی یەکێک لە جیاوازەکانی مرۆڤی ئەتوان بڵێن پێش مۆدرن و دوای مۆدرن ئەوەیە لە مرۆڤی پۆش مۆدرنا سروش جۆرێک لە پیرۆزی هەیە بەڕاستی. بۆیە هەر لێرا سیرەکەی مەولەوی بە ئەڵێ چەند تەشریف کەلیمەی تەشریف بەکارێ ناڵێت بڕۆیت ئەڵێ چەند تەشریف وە لای یاران بەردەنی چەند جاری تەشریفت بردووە بۆ لای یاران ئەڵێ نە ئەم جارەی من چوون ئەو جارانن بەڵام بزانە نە ئەم جارەی من کە قسە لەگەڵ تۆ ئەەکەم وەکو جارانی ترە نە ئازیز وێنەی ئیفتەر یارانن نە ئازیزیش کە من ئەمەوێت نامە بنێرم بۆ تۆ بنێرم بۆ لای وەکو جارانە. ینی لێرا سیرەکەی وەکو ئەڵێ ئەوێ بڵێ سروشت ئەی سروشت ئەی شەماڵ تۆ ئەرچێکی زۆر گەورەت هەیە تۆ زۆر بە بایەخی لە ژیانی منە. یەکێکی تر لە نمونە شعرەکانی شاعیر باسی بەهارە تەبەن بەهاریش بەشێکە لەو هۆکاری کە سروش جوانەکە تەبەن ئەگەر باران نەبارێ سروشت نوێ نابێتەوە سەوزەگیا گوڵ و گوڵزار ناڕوێ. بۆیە لێرەیە دیارە ئەم شعرەی مەلای جەباری لە کاتێکا وتراوە کە وەرزی بێبارانی بووە مەلای جەباری لێرەیە سروش تێکەڵ بە نزایی بارانبارینەکە لە شعرەکەی ئەڵێ فەلەک زڕەیان خەلایق پەشێ و زار و زڕەیان دارە و نەدار یەکسەر غەمبارن چەمارەی ڕەحمەت فازڵ جەبارن محتاج و مفلیس گەدا و فەقیر غەنی و بێنەوا نابینا و ئەسیر ئینس و وحوش تەیر و مور و مار زومرەی حەیوانات سەغیر و کیبار جەنامەی ئەمتار وعدەش وەردن ڕوشان جەقاپی ئەعلای تۆ کردن. لێرەیە شاعیر نزاکە لەخوا ئەپارێتەوە کە ئەڵێ ئەی خوای میرەبان تۆ وەک بەزەید بە ئێمە ئینسانی تاوانبارە نایەتەوە بەزەید بە ئەو تەیر و تواڵ و مەسەلەن ئاژەڵ و باڵندە کێویانەیە بێتەوە کە هەڵوەدای بارانبارین و کەشێکی تەڕ و بارانایی و هەڵوەدای ئەگەڕێن بە دوای ئاوە محتاجن بۆی لە محتاجن بۆ قاپی ڕەحمەتی تۆ بۆی بارانی ڕەحمەتیان بۆ دابارێن و ئەوان تێراو بن. شعری ئەو چەند دەقە شعرەی کە بەکارمانێنا لە شعری کە وتمان بۆ بەهاری نووسیوە لە شعری سروشتا وتمان بۆ بەهاری نووسیوە ئەبینین بە تەواوی وێنەی جوانی دروست کردو واتە سروشتی بەکارێناوە لە شعرەکانە دەقی جوان داهێنانی جوانی ئەدەبی تیا دروست کردووە کامش ڕنگدانەوەی ژینگە و سروشتی ناوچەکە بە دەرەخا لە دەقە شعرەکانی. ئەڵێ ئازیزەکەم ئەوە زستان خەریکە تێپەڕی ینی هەواڵی بەپەلە لەلای ئەو بریتێلەوەی کە زستانەوێ تێپەڕێ وەرزی زستان تێپەڕێ وهار هەوای بەرد وهار هەوای بەرد جەسەر زەمین بەرد تۆمەی گوڵاڵان وەچی و بەراورد. ئەڵێ وهار هەوای ساردی لەسەر زەویەکان برد لەگەڵ خۆیان ینی لێرا سێرەکەی بەهار لەلای ئەو وەکو ئەوەی کە کەسێک شتێک بە گسکی شتێ بدا لەگەڵ خۆیان شتێک بەرێت بەهار لێرە هاتووە گسکی زستانەیە لەگەڵ خۆیان ئەیبات لەگەڵ خۆیان سەرما ئەبا تۆمەی گوڵاڵان وەچێ و بەراورد تۆوی گوڵاڵەکانیشی لەناو زەویا خەریکە تۆوەکان دەرێنێت یعنی وەکۆی لێرە هەستەکەی ئەوەی کە لە ئەدەبیاتە پێ ئەوترێ
پرسۆنەڵیفیکیشن یعنی بە مرۆڤکردنی سروشت یعنی هەستەکەی وەکۆی بەهار شتێک بێ دەستی هەبێ قاچی هەبێ دروستکە یعنی سێرەکەی لێرەوە پاڵ بە شتێکەوانێ بەهار کە پاڵ بە شێوانێ پاڵ بە سەرماوانێ ئەڕوا لەو لاشەوە چییەکە دەسە خاتە زەوی تۆوی گوڵەکان دەرێنێ بۆی گوڵەکان سەوز ببێت. سافی دەتوانین بڵین هاوشێوەی کەسێکی نەخۆش ئازار و مەینێتەکانی لە شەودا دەبێتن زیاتر کاریگەر بۆ بە شەو ئەمەش دەگەڕێتەوە بۆ جیهانبینە تەسەوفەکەی چکە ئەو کەسانێک کە لەژێر کاریگەری تەسەوف یاخود عیرفاندان هەمیشە هەوڵ دەدەن کەشێکی ئارامیان هەبێ لە شوێنێکی بێدەنگ و تەنیا بن ئەو کاتەش کاتی شەوە کە گونجاوترین کاتە بۆ ئەوەی تێڕا بمینێ ور بێتەوە لە کەرەسە و گردون دوور بێتەوە بە تایبەت کە سافی هەوڵی داوە جیهانی مادیەت بەلانێتن بەرەو جیهانی معنەویەت سروشتی بە شێوەیەکی سربەخۆ بەکار نەهێناوە بەڵکو تێکەڵی کردو بە خۆشەویستی یار و خۆشەویستی و ئەو جیهانبینێکە هەیەی کە ئەویش بریتە لە سۆفیزم لە یەکێ لە دێرە شعرەکانی کە ئاماژەی بە کەرەسەی شەو کردووە لەوانە شەو بەبێ شەمعی ڕوخت پڕ زوڵمە تەخانەی دڵم ڕۆژ بەبێ ڕۆژی جەمالی تۆ سیاه و تاریە شاعیر لە نێو دەرونیدا هەست بە بۆشایەکی گەورە دەکات ئەو بۆشایە بە دیدەنی یار پڕ دەبێتەوە ئاهو ناڵی شاعیر زیاتر لە شەودایە ئەمەش دەکرێت بۆ کاریگەربوون بە بابەتی سۆڤیزم بگەڕێتەوە کە پەیڕانی حەزیان زیاتر بە شوێنێکی ئارامە و بێدەنگە بۆ ئەوی لە جیهان و دەرونی خۆیاندا ور ببنەوە نمونەیەکتر ئەگەر سەیر بکەین وشەی ئاسمانی بەکارهێناوە کاتێک کە دەڵێ ئاسمان حەسرەت لە بۆ ئەرزی دەکێشێ دائیما چونکی بورجی ڕۆژ و مەهی تاکی گریانی تووە لێرەدا شاعیر لە ڕێگەی خستنە ڕووی وێنەیەکی خواستن و لە ڕێگەی بەکەسکردنی کەرەسەیەکی سروش کە ئاسمانە و سیفەتی مرۆڤی پێبەخشیوە وێنەیەکی شعری جوانی پێشکەش کردووە چونکە حەسرەت تایبەتە بە مرۆڤ بەڵام لێرە دراوەتە پاڵ ئاسمان حەسرەت بۆ زەوی دەکێشێت چونکە بە ڕۆژ و شەو هەمیشە گریان و ناڵەی شاعیر هێندە سەخت و بەرزە گشت سروش بە زەوی و ئاسمان گوێی لە ناڵ و ئازاری شاعیرە تەنیا یارەکەی نەبێتن ئەگەر سەیری نمونە شعرەکانی بکەین ڕاستە کەرەسەی سروش لە نێو شعرەکانیدا هەیە وشەوی ئەو وشانەمان بەرچاو دەکەوێت کە پەیوەندی بە سروشتەوە هەیە بەڵام بە شێوەیەکی سەربەخۆ و بۆ پێیوە تا فەرهەنجەکەی بەکاری نێناوە تۆکو شاعیرانی تر نەهاتووە شعرێک تەرخامکە بۆ وەسفی سروشت و پیا هەڵدانی بەڵکو هەوڵی داوە لە ڕێگەی ئەو کەرەسانەوە پەیامە عیرفانیەکە بخاتەڕۆ. ئەوەی کە لە پەیوەندی سروش بە ئەدەبی کلاسیکەوە هەمانە سروش لە سەردەمی ڕابردووە سروشتێکی بەهێز بووە بەدەسەڵات بووە هەر بۆیە ئەو هێز و دەسەڵاتەی لە ناو شعری کلاسیکە بەرجەستە کردوتەوە شاعیران بەشکۆوە تەماشای سروشتیان کردووە وەکو ئەم زەمەنی ئێستانیە کە مرۆڤ ساڵ بوو بێ بەسەر سروشتە بەڵکو ئەگەر شاعیرەکانیش لە ڕێگەی شعرەوە ئەو هێزووی دەسەڵاتی سروشتیان کۆنتترۆل کرد دەبێت لە پێناو ئەویان نەبووە کە بۆ ڕوخاندن بەکاری بێن بەڵکو لە پێناو ئەوەیە بۆ وەکو ڕەگەزێکی هوەری ڕازاندنەوەیەک وەکو جوانیەکی باڵاکە لە ڕاستیە ئەتوانین بڵێن جوانی خوا لە جوانی خوا و جوانی سروشت ئاوێزان بۆ هەر بۆیە بەشێکی زۆر لە ئەدەبیاتی کلاسیکە ئەدەبی عیرفانیە یەکێتی وجودی تیا یەکێتی وجودەوەی کە خوا لە هەموو گردووندا هەیەوە هەموو گردون خوایە و هەموو گردونیش پیرۆزە بۆیە ڕەگەزەکانی سروشتیش ڕەگەزی پیرۆز بوون بۆیە شاعیرانی کلاسیک بە پیرۆزیەوە تەماشای سروشتیان کردووە نەک وەکو سروشت وەکو دوژمنێک سروشت وەکو ئەو شوێنەی کە ئەکرێت بەکار بهێنرێ بە دیوە زۆر بازاڕیەکەی زۆر نائینسانی و نامرۆیەکەیدا.